بینەرانی عزیزی کورسات ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی وێنەگرافی دێنەوە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست کەسایەتی خۆشەویست و پەروەردەکار مامۆستا شێخ قاری شێخ نووری شێخ بابەڕەسوڵ ئەم هەفتەیە میوانی بەرنامەی وێنەگرافی دەبێت. مامۆستا شێخ قاریشێکە لەو پەروەردەکارانی کە زیاتر لە 40 ساڵ لە بواری پەروەردە توانیوێتی خزمەتی گەورە پێشکەش بکات. هەمووکو مامۆستا ساڵانێکی زۆر دواتریش وەکو بەڕێوەبەر ساڵانێکی زۆر لەو بوارەدا جێدەستی دیارە. مامۆستا شێخ قاری کوڕی یەکێک لە بنەماڵە دیارەکانی شار و ساداتی بەرزنجێ خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەندی هەم وێنەی هەم دۆکۆمنتە بە هەزاران وێنەی هەیە. ئێمە هەوڵ دەدەین لەم بەرنامەیە چیرۆکی هەندێک لە وێنە مێژوویانە باس بکەین و باس لە ئەزمموی مامۆستا و یادەوەریەکانی بکەین. مامۆستا جانم کاتت باش. بەخێر باش بۆ جەنابەت چاوەڕۆ بوو لە ماڵی خۆتان بینیمانیت. بەخێر بێناخۆ دەستەکان لە خزمەتان مامۆستا جان. تەندروستی چۆنە ئێستا وەتەی خانەنشینی زیاتر لە ماڵەوەی ئێستا ڕۆژانە زیاتر بە چی و سەرقاڵی؟ وەڵای تێ خانەنشین کە خانەنشین یعنی توانای نامێنێ کە توانای ناوانی مامۆستا باشەڵا هێشتا دەواڵەوە بێ قوڵای ئەمەلیاتران بۆی ئەو ئەمەلیاتەوە ینی بێتاقەتی کردم توانای گەڕان و شوێنانم نماوە توانای هەڵسوگۆتە نماوە هێراوەی بێ لە ماڵەوە بدانیشین و خۆمان نووسین و بە خوێندنەوە شتەوە خەریکەین و تێسەری دوکومنتە کۆرەکان کەن و یادی جاران بکەین و ئەو کاتانی کە بەسەرمامرە لە زمانی گەنجیاوە شوێنانی کە چوین و سەری ئەو وێنە کۆنانە بکەین کە کاتی خۆی گرتومانە ئەو کاتە چۆن و ئیسا چۆنین و ئەنی تەمەنێکە لە ژیانمان ڕۆشتووە بە تەشید بێک وەسیلە ڕسمەکانمانە کرد پێشتر ئەمود ئەم وێنێت تۆیت تۆژە و ئەو من بووم درێژە بیشەڵا تەندروستی باش سپاس بۆ جەنابەت مامۆستا جان. دیارە جەنابەت لە بنەماڵی ساداتی بەرزنجێکی یەکێکن لە بنەماڵە دیارەکان ئەم کاغەزە لە بەردەستی منە پێما بێ شەجەرەی بنەماڵی ئێوە پێم خۆشە خۆت باسێکی بنەماڵی خۆتانم بۆ بکەی. من ناو مامۆستا شێقارە بۆ من ناشراوم مامۆستا شێقار هەر لە پەروەردە و لە ناو خەڵکیشا بە مامۆستا شێقار ناسراوم بەڵام لەبەروی هەندێک کەسی تر دایناوە کە شێقار کردومە بە عەبدولقادر نووری. عەبدولقادر بەرزنجی کوڕی شێخ نووری شێخ بابەڕەسووڵی شێخ بابەڕەسووڵی شێخ ئەمینە کوڕی شێخ ئەحمەی ئیمامە کوڕی شێخ ئەحمەی ئیمامیش کوڕی هینە شێخ مارفە شێخ مارفی کوڕی شێخ حەسەنی گڵەزەردەیە شێخ حەسەنی گڵەزەردەس کوڕی شێخ محەممەد سەر نەسەبی پێغەمبەر نەسەبی پێغەمبەر بنەماڵەکەمان اینجا شێخ محەممەد نۆدێ چوار کوڕی هەبووە یەکە لەوانە شێخ حەسەن شیعری کۆسەی دۆڵبەمو و شێخ ئیسماعیلی وریانی و شێخ محەممەدی غەزایی ئەحمەد غەزایی کە باپیری جەماعەتی کاک ئەحمەد و ئەوانە تەبی هەموو ئەوانە ئاماژایەکن و کەسیەکن. اینجا بەنسبە شێخیشەوە کە باسی ئەەکەی یەکسەر یەکتری ئەناسێتەوە چونکە ئەسلان یەکە و یەک سیلسیلەن یەک دوو پشتی باسکەی یا ئاماژەیە کۆزایە خەڵۆزایە کەسی یەک دەرەچێ. اینجا شێخ حەسەنی گڵەزەردە عالمێکی بەناوبانگی گەورەی کوردستان بە دەستێکی باڵای هەبووە لە کاری دینیە و هەروەها لە عیلمی فەلەکیە پاسەدێکی گەورەی داناوە ئەو بەرسەدە لە گڵەزەردێ حسابی چوار فەسڵەی کردووە حسابی سستان و هاوین و چلەکانی لەگەڵازەردەما بە خزمەتی پەیوەندێکی تونند و تۆڵیشتان هەیە زۆر بێکەوە بن و لە گڵازەردە و لەم شوێنانە تەمەند درێژ بن ئینشەڵا خی گەورە بۆتان بێڵێ. من پێم خۆشە باسیەوە بۆ کەوکو لە ماڵی ئێوە لەگە ڕەزیل بوون بەڵام باوکێت لە ساڵی چلەکانەوەی تر دێنە سلێمانی تۆ لە سلێمانی لەدایک بوویت. من لە سلێمانی لەدایک بووم لە گەڕێکی دەرگەزێن لە بیشوەیەکی 1946 ئەو کاتە باوکم هاتووە خەریکی دوکاناری و کەسابەت وشت بۆ لێرە توانایکی مناڵی نەبوو توانای نەبوو لە گەڕزی لە خەریکی زەراعات و فەلاحەت و ئیشوکاری لا دێ هاتووەتە سلێمانی دوکانی هەبووە و بە تایبەتی هاتووی ئێرانی کردو بۆ کرماشانە کە زۆر جار ئەگەڕایەوە هەچوو لە کرماشان کە خەڵک چۆنەژی و لێ شتی هاانی و ئەو کەلوپەرانی کە لەوێ بوو هەبووە هاانیانە بۆ ئێرە فرۆچێتی وارەوە لە ئەما کات تجارەتێکی گەورەشیەوە لەگەڵ خواروی عێراقا بە تابەتی منتقی مەندەلی ئەوانە لێرە توتنووشیان ئەنارد بۆ ئەوێ لەوێ شەریکی هەبووە بۆیانە فرۆشت و ئەیانهانیەوە. دەستەکانی خۆش مامۆستا دیارە ئەمە وێنەیەکی جەناوی باوکتە
ئەمە ڕسمێکی باوکمە بەڵێ کاتی خۆی گیراوە بەڵام مالەتەکەتەبی لەبەرەوەی دەستکاری کراوە مالیێ مالەکەی نییە لە بازێکی 1940 بازێکی 1970 ئەوانە بەڵێ بڵێ ساڵی چەند کۆچی دوای کرد باوکت ساڵی هەشتا بەڵێ پێما لێرە لەگەڵ کاتونەتە سلێمانی و ساڵانە لەگەڵ جوولەکەکان شەریک بوون و بێکەوە کاریان کردووە دەستەکان خۆش بێ ڕۆحی ئەوی شاد ئەمە ژوێنەیەکی دایکی دایکتە قەتێخانی حاجی سەینووری سوێرەڵە لە شارباژێڕە نەوەی شێخ عەبدوڵای سوێرەڵی پێڵێن مەرخەیەکی گەورەی هەیە لە سوێرەڵە و ئەوەی خەڵکی منتیقەی بێ شانازی پێوەکە بنەماڵەیەکی ڕێک و پێک و دیندار بوون لە بۆنەوەی سا مەرخەی لە سوێرەڵەیە ڕۆحی شاد لەگەڵەوە ئەمە وێنەیەکی جەناوی باوکتە و تۆی توی ترکیە لەگەڵتانە ئەمە وێنەیەکی باوکم ئەمە باخێکە بە لە بەردەم مزگەوتی تەکی شێخ معرف لە سەرکاریەس بەداخەوە جادی سیمەتێکە کە هاتە خوارەوە مزگەوتی تەکی تێگا ئەو باخەشی تێگا ئەو من و باوکم و کوڕێکی باخەوانەکەی هینەکەیە باخەکەی نای کاگەحمە بەڕەحمە بێ ئەمە ژوێنەی کۆمەڵێک کەسایەتی ئەو کاتی سلێمانیە ئەمە وێنەی باوکمە تازەیەکی ئامۆزامان کاک شێخەمینی گەڕەزیل باوکی کاکپەتاح و فاتیح و ناسێ لە ماڵی ما تازیما بۆ دانا کۆمەڵی خزمانی هاتبوون لە ماڵی ئەمە بوون ئەو ڕسمەمە گرتوۆری کێرانە کاک شێستیخە و باوکمە و شێخ حەسەنی برایەتی و کاک شێخ نەسرەدینی مەلاحسەینە و ئەوانەیە دەستەکانە خۆش بۆ ڕۆحی شەروێنەیەکی من و باوکم و هی ساڵی هەفتایە لەگە کاک شێخستیقی پورزان دەستەکانە خۆش بێوێنەیەکی جوانە ئەمە ژوێنەی دوو خانمی بەجلی کوردی و هی ئەو سەردەمی ئەوانە کێن ئەمەش یەکیان دایکمە ئەوەی تریشیان پورمە کە خۆشکن کشی حاجی سەینووری سوێرەڵەن دەستەکانی خۆش بێ مامۆستا دیارە جەنابەت پێما بێت تاقانەی بەڵێ یەک خوشکت یەک خوشک بوو یەک برا ئەتر تۆ براوشتی ترت نییە دەرتۆ ئەو خوشکت هەر من ئەو خوشکە من بوو دەمە درێژ من ئەمە وێنەیەکی ئەمە وێنەیەکی خۆمە هی ساڵی خۆتە هی سەردەمی کۆنە شەخسەکانە بەڵێ ئەوە وێنەکە نووسراوە هی سەرچوچەی گیراوە سەرچوچە مامۆستا دیارە ئێوە لە دەرگەزێمون بەڵام پێما بە زۆر لەوێ نامێنەوە دوای دەرگەزێ لە چنە سەرگۆل بەڵێ گەڕێکی سەرگۆل دراوسیەکەن بە نزیکن بەڵێ ئەمە وێنەیەکی ئەو ساڵانەیە ئەمە سەردەمی هەرزەکاری حەڵەبی ئیستایە ئاهان لە سەرکاریەس لە شوێنی تەقاتوعەکە ترافیکەکە ئەو دیواری کە هەیە مزگەوتەکە دیارە دیواری مزگەوتەکەیە ئەوەی دیواری ماڵی حاجی بڵاتیماریە کە لەوێ بوون من و کەمالی حەمەمورادە و لەگەڵ ئەوەی کە لەسەر پاسکیلەکەیت ئەوەی بەسەر پاسکیلەکە منم ئەوەی دیریشیان مەحەمە حەمەی هین پێڵێن مام عەلی هین خەیات بەڵێ وێنێکی جوانی سەردەمی مناڵیە ئەمە ژوێنێکی تری هەرە و کاتانەیە بەڵێ ئەم وێنەیەش ساڵی 64 باخی گشتی سلێمانی ئەمە باخی گشتی سلێمانیە منم هاوڕێک سالار ئەوەیشان عەباس قادر بوو کە بوو بە معاونی شورتە و ئاوانە دەستەکان خۆشەما مۆستا دیارە تۆ لە سەرەتایی لە دەرگەزێن چیتە قوتابخانە یەکەم قوتابخانەی سەرەتایی سەرکاریز بوو لە سەرکارێز یەکەم قوتابخانەم مەکتەبی عەبدولیلا بوو ماڵی عومەری ساماغا بوو لای شیوی قازی ڕاست لەوێ بوو دواتر یەکە دیارم قوتابخانە زۆر گۆڕیەوە اینجا مەکتەبی تازە کرایە مەکتەبی سەلاحەدینیان پێوت لای مزگەوتی دوو دەرگا پشت مزگەوتی دوو دەرگا بوو خانوویەکی ئەهلی بوو گرتیان ئێمە گواستەوە بووە چونکە مەکتەبی عەبدولیلا دوور بوو لە ماڵی ئێمەوە دواتر چوویتە کوێ ابتدایم تەواو کرد دوای چوومە سانەی جمهوری لە یەکی متەوەسەیە ساڵی 1960 دیارە بەپێی قۆناغەکان مەکتەبی ابتدای نای عەبدولیلاها بەڵام مەکتەبی ناوەندی دایت شۆڕشی 4 تەمووزیەوە بێ بە جمهوری وێنەیەکم لەلایە هی سەردەمی ئەو سەردەمانەی کە تۆ لە ئامادەیی بوویت پێما بێ ئەمەی ئامادەییە یەکەم مامەسا ئەحمەی پێڵێن خەڵکی سەرگەڵوو بوو کەمالە سیروانە تاهای ئەحمەی ئیمامە عەبدوڵایە ئەوەی تر منم ئەوەیش مامەسا
ئەمینە بەڵێ ئەمین. دیارە تۆ لە سانەوی هەم لە سانەوی سلێمانی بووی دواتیش لە سانەوی وەتەن بووی بەڵێ دوای لە عادادیە چوو مەسانەی واتان چیتە ئەوێ بڵێ بەڵێ. ئەمە ژوێنێکی ئەو قۆناغی تەمەنی تۆیە دیارە ئەمە پێما بێت لە سۆڵە گیراوە ئەم وێنەیە ئەمە لە سۆڵەی ساڵی 65 برامی شەو ڕەحمانە عوسمانی حایشەونوریە ڕەوفی شیعیسای ئەوەش منم دەستەکانە خۆش بێ ئەمە ژوێنێکی جوانی ئەو قۆناغی تەمەنی تۆیە ساڵی 60ەکانە ئەمە ساڵی 60ەکانە 66 ئەوەی بەسەر وڵاخۆی منم ئەوی دانیشتوی خەڵکی گێنە کۆیکە زۆر جوانە ئەوێن ئێمە ژوێنێکی دیترە بەم کڵاوە ڕوسیەوە دیارەمەنی هاتی 60ەکانە ئەوە بڵێ ئەوە ساڵی 69 ئەو کڵاو باخی گشتی بوو بە فرواری بوو لەوێ ڕسمانەگرت ئەو کاتە گەنجمی توانای ڕسمگرتن و گەڕەمان زۆر بوو دیارە تۆ هیوایەتە ڕسمگرتن بۆ مامۆستا ڕسمێکی زۆر زۆرت هەیە و کامێرەشت هەیە خۆت پێما بێت زۆربەی ئەم وێنانە بە کامێرە خۆم گیراوە گرتوتن مامۆستا لە دوای ئەوەی کە ئامادەی تەواوەکەی ئەچتە پەیمانگای مامۆستایە هەر لە سلێمانی بڵێ چۆن چیتە ئەوێ لەوێ چیت خوێن کە چوینە تەبی ئەوراقمان تەقیم گشت پێنجمان تاواکەوە کە لە بای پێنجی عیلمی ئەدەبی بوو ئێمە ئەوراقمان تەقیمی کرد لە مەحەدی باقووە وەرگیران باقووبە ئادادی معالمین پێیان ئامادەی هینی مامۆسایان ئیتر لێرە کرایەوە دوو شعبیان کردەوە ئیتر ئێمەش داوامان کرد نەخلی سلێمانیا کردینەوە ئەو کاتە بەڕەحمەی بێ بایزاغا مەحابی سلێم موافقەتی بۆ کردین وتی لەسەر حسابی خۆمان شعبەیەکیان بۆ ئەکەینەوە حیدر هەمومان نەخلی سلێمانی بوو هاتنەوە لە سلێمانی تاوا ساڵی چەند تاوت کرد 68 بەڵێ وای 2 ساڵ بوو ڕاست لە ئیسکان بوو ئیتر پشتی ئەوێ ئیسکانی تازە بینایکی تازایان کرد و چوینە ئەو بینایە لەوێ دەواما کرد ئیتر سەروم ماڵی لێ نەبوو ڕاست سلێمانیشدا مەزری بە مامۆستاپی باشە سەری کۆمەڵی گوێنەی ئەو ساڵانەی جەنابەت بکەین هی قۆناغ و هی شوێنی جیاواز ئەمە وێنەیە کە لە سلێمانی گیرا پێما بێت جادەی تەنیشتی باخی گشتیە باخی گشتێ بەرامبەر قایمقێتی ئیستا ئەو کاتە جادەکرد دوو ساعید بوو بۆینەکەی عەمودی لێبوو لای دەسە چەپ ئەوەی سیارەکەی لێ ئەوە باخی گشتیە ئەو بەریشی ماڵی متەسەڕفیان زۆر ڕاستە سەر ئەو جادەیە ئێستا بەرناکەوێ ئەو کاتەش یەک سیارەی پێهاتوتە نەبوو ناوەڵا ئەمە وێنەیەکی زۆر جوان و مێژوویە مامۆستا حەمەنووری تۆفیق توخوالی خۆش بێ لەگەڵتا کاتی خۆی تەطبیق بووین لە مەکتەبی شوارباغ کە لە 1970 تەطبیقمان کرد ئەو کاتە لە دوانەیە ساڵە هاتیم بۆ تەطبیق لە مەکتەبی چوارباغ بەڕەحمە بێ شوێنووری شێخ ڕەزا باوکی کاگاسۆ مدیری مەکتەبەکە بوو ئەوەی لە وێنەکە دەرچوو مامۆستا حەمەنووری تۆفیقە و من و یەک دوو متابقی ترە و مامۆستاکانی ترە بەڵێ دەستەکانە خۆش بێ ڕۆحی کاک حەمەنووری شاد بێ ئەمە سەر باخی گشتێک بەفربارێکی و ساڵانی باخی گشتی و بەفرەبارێ دەستەکانە خۆش بێ ئەم وێنەیە کوێ ئەم سەر دیوارێک لەم هاوڕیانەتە ئەمە سەرسنارە سەرسنار بەڵێ سەرسنارە سەرسناری و ساڵانە خۆش بێنی گەنجان زۆر بێ کاتە چون بێ بەس لێرە و دوور بوو مامۆستا چۆن ئەچوون بۆ ئێ وەڵاو کاتە پاسە بوو بە پاس اینجا بازە قەمەرە شە بوو نەفەراتیە بردووانە هێتێککە خصوصی بشتە بۆ سەرسنار وا بووە مامەلیشی منتوکە کرایەوە پاسیەوە دابین کرد و بۆ خەڵکەکەی هاتوونەوە هاتنەوە ڕاستە مامۆستا ئەمە وێنەیەکی پێما بێ بەدەرکی سەرایە ئەمە بەردەکی سەرا دای باقەکەیە بەڵێ تۆ کە یەکەم دامەزراندن لەکوێ بوو مامۆستا یەکەم دامەزراندن لە سۆڵە بوو سۆڵی دەربەند بەڵێ لای دلێژە چەندێک لەوێ مایتەوە تقریبا ساڵ و نیوە ئەوەدار کە تایم لە سۆڵە تایم وەڵام مەکتەبەکەمان نەکردەوە تو کەمان یەک بوو کەمان یەکی درەنگ بوو فرای ناکەوتین لە چوومە دێرێژە لێ مامۆسا تۆ خۆت مەکتەبی سۆڵە دروست کردو بڵێ خۆم سۆڵم چەند تەلەبەتە بوو یەکەم جار کە مەکتەبەکە دروست کرد وڵا سێ تەلەبەی دوومان هەبوو سێ تەلەبە ئەوەی لێرە خوێنبیان هێتر کە مەکتەبەکان کردەوە ئەمانانێ بۆ سۆڵایی کەلوانە تاری شێخ لەتیف عەتای شێخ حەسەن بەڕەحمە بێ خوا عەفوی کرد ئەوە ناسیحی شەهین بوو پێشمەرگە بوو ئەوی شەهید و لەکانی گۆمە یان قوتابخانەیەکت کردەوە لەو ساڵانە هەژنۆ تەلەبەیینمان هەژنۆ تەلەبەمان هەبوو هی یەک کچ و کورد تێکەڵاو بوو
تاکەی لەو مەکتەبەی سۆڵە بەردەوامی کە خۆ دروستە کرد کە خۆم دروستم کرد کە تاکو ساڵ و نییە مامۆتە لە 72 هاتمەوە سلێمانی ئای تۆ سلێمانی ئەو مەکتەبە ماوە مامۆستا ئێستا نا بیناکە تێک چوو لەگەڵ ئەنفالە نەما بینایەکیان بۆ کەچەند مەکتەبێکیان کە مەکتەبی سۆڵە دێلێژە عینە خەریتە بوو منە ئیتر ئەو ساڵە من کردمەوە دەستەکان خۆش بێ مەژەر وێنەیەکی تری دیارە و قۆناغی تەمەنی توێ لەگەڵ کۆمەڵە کاوڕێ بە ڕەحمێ بێ مامەسا دارە حایتۆقی کاکوازیل میم ئارام کە خاڵی هینە مدیری تربیە ئیسا مدیر عامە مامۆستا دڵشاد بوو مامەسا دڵشادە ئەوەی چوارەمیش منم ئەو دەستەچنا گرتومانە هی ساڵی هەفتە یەکە سێ نیسانی هەفتە دەستەکان خۆش بێ ئەمە وێنەیەکی هەژدەی دوی ساڵی هەفتاویەک من و میم ئارامە خاڵی دڵشاد ماڵی ئەوانە هاوڕێ بوون نزیک دیارە لە زۆر وێنە بێکەوە بەڵێ هاوڕێ یەک بوون و خۆشەویست بووین اینجا دراوسێژ بووین و هەم لە تەطبیقی شابەیەکەوە بوون و ماڵی ئەوانە دەستەکان خۆش ئەمە وێنەیەکی سلێمانیە ساڵی شەستەکان ئەمە خوارە سلێمانیە گۆشەیە بەفری پێوەماوە شوێنی سەر مەکتەبی ئەویبیەوەیە سەر مەکتەبی ئەویبێ زۆرتەوە ئەم وێنەیە کوێیە مامۆستا ئەمە شوێن بۆ بەغا بۆ مقابلە هین و ئەوانە دووس خورماتووە خورماتوو جاکە ڕۆژن لەوێ لایە ئێسراتیە کرد مامۆستا زۆر وێنی تۆم هەیە لەو کاتانە چوی بۆ بەغا بۆچی چوون بۆ بەغا مەسەلەن لەو سەردەما ئەو لێ نەتان خوێنە بوو بۆ خوێنن چوین اینجا ڕسمان زۆر کرد اینجا بۆ مقابلە چوین لێ ڕسمان زۆر کرد مقابلەی چی مقابلەیەک بۆ تاعینات بۆ ئەمە وێنەیەکی توێ لە ساحەی تحریر من و میمارام و مامەسا ئەنوەر عەبدوڕەحمان لە ساحەی تحریر بە یەکەوتین بۆ مقابلە وێنەیەکی جوانی و ساڵانەیە دەستەکانە خۆش وێ ئەم وێنەیە وێنێکی زۆر جوانە خەڵکەم یاتونەتە دەرێ پیاسە ئەکەن و ئەوە کوێ مامۆستا ئەمە سەرچنارە سەرچنار بەڵێ ئەو گردەکەی سەرچنارە من و بەڕەحمێ مامۆستا دارا و میم ئارام بەڵێ جادێکی خۆڵ بەڵێ و جادەکەی ئەوە لای ئاوەکەوە پشتی بوحەیرەکەی زۆر ڕاست ئەمە شەروێنێکی تری ئەو قۆناغی تەمەنی توێە تۆ بەجلی کوردیەوە بڵێ ئەمە باخی گشتیە کۆمەڵی مامەسا ئاخری ساڵمان هین ڕەفیق بووین وێنێکی جوان و گەنجانی لەو سەردەمە ڕسمتان زۆر گرتووە دیارەمە بەس نمونونەکانی مێناوی نام ڕسمانە زۆر زۆرن ئەمە وێنەیەکی ساڵی 16 لە تاسلوجە گرتووە ئەمە کە تەطبیق بریان بۆ سەیران لە مەکتەبی چوارباخەوە جا متەبقەکان هینیان بۆکردن سەیرانیان بۆکردن ئێمە بردیان بۆ تاسلوجە لە هەولاتەکە ئەم تاسلوجە ئێرە کە لە دوڕێن دوکان سەرەکەوی ئەوە لێ کارێزێکی لێ بوو بردیان بۆ ئەوێ ئەیتر بەڕەحمێ بێ مامەسا نووری شێخ ڕەزا باوکی کاگاسۆ و متەبقەکان و دەستەکان خۆش ئەمە ژوێنێکی پێما بە هەر کاتی تەلەبایەتیت بێ سەرایە و من و مامەسا ئەنوەر عەبدوڕەحمانین ئەو کاتە لە پۆلیسیۆمی مامەسا قۆناغە ئەلەوێ وادان دوو بووە بڵێ دەستەکانە خۆش بێ دیارە زۆر شیک پۆش و زۆر حەزل لە جلوبەرگی جوان و ئەوانە بووە ئەمە ژوێنێکی و کاتانە ئەمە ساڵی هەفتاکانە هەفتایە ئەمە لەو کاتە لە چ گەڕەشێک بوون ماڵتان هەر لێرەوە دوو ماڵ ئەو لە ئێرەوە ئێوە لە ساڵی چەند و مامۆستا دیارە ئێوە دەمێکە لە چوارباخن کێوە لە چوارباخن وەڵا لە 65 لە چوارباخن تقریبا لە سەرگۆل جوڵاو ناتونە بەڵێ چوێنە سەرکاری اینجا لێوە هاتینە چوارباخ ڕاست دەستەکان خۆش بێ ئەمە ژەر وێنەی کۆمەڵێک تۆ و کۆمەڵێک کەسایەتی ترە ئەو شوێنە کوێ مامۆستا ئەم شوێنە هەر سلێمانیە یەکەم مامۆسادەم تاها باراویە مامۆستا عەبدوڵایە لەگەڵ منم مامۆستا کەمالی حەمەمرا مامۆستا حەمەڕەشیە کە خەڵکی هینە هەورامان بوو زۆر ڕاست ئەم وێنەی توی بەجلی کوردیەوە بەس ئەم ئاوا و ئەم شوێنە خۆشە کوێ ئەمە پێڵێن سوێرەڵە سوێرەڵەیە چەمێکی گەوریان هەیە پێڵێن درۆژنا دا لە پاییزە ئەتەقێ هەتا هاوین ئەمێنێ ئاوێکی زۆری جا بە ڕسمی ئەم ساڵیشم هەیە بە ملەوەنی و کەچوو ڕاست ئەمەی ساڵی 16 پێما بێمەیەکێک لە شوێنەوەرەکان شاری حەزارە لە مووسڵ لە مووسڵ هێتە خوارە بۆ منتقەی سەحرا ئیتر ئاسارێکی کۆنی لێنی سەقافەت و توانای ئەو کاتە
کە بووە ئیسان نییە بۆ چونکە ئەو بینا و ئەو هەموو بەردە و منتیقەکە بەردی لێنیە و اینجا چ دەرچێک توانیوێتی ئەو پایە و شانە بکە ئەمە وێران بۆ کۆن بووە تۆ کوچی ئەو ساڵان شیر بۆ ئەوێ ئەمە ئێمە وەسایلی تعلیم و ئیتر ساڵی مووسڵ حەزەرە حەبتا دوو شتێکی وایە ئەمە وێنێکی جەنابتە لێکێک لە پێشانگەکان لە شاری سلێمانی پێشانگای شەستەکان مامۆساینەکان بۆ جەماعەتی نیشاتی فەنی و ئیسماعیل خەیات ئازا شەوقی ئەوانە لە هۆڵی هین گرتیان سانەی کوردستان ئێمە جۆکو تەلەبە چوین یارمەتیمانان دەزڕەنین بووین بەشداریمان کرد لە یارمەتیانی ئەوانە و ڕەچنجمان کرد ڕاست مامۆستا تۆ و مامۆستایەتی لە قوتابخانە زیاتر چوانێکتەوتەوە وەڵام من زانست و هونەر بڵێ زۆر ڕاستە دیارەکاری هونەریشت هەیە زۆر پەیکەرە دواتر سریانەکەی ئەمەش وێنێکی توێ لە دووکان سێرانی دوکانە دوکانەوە کاتە ئاوا بوو نەکابیلی لێبوو نەباخی نەشی ئەمە ساڵی حەوتا و دووە چین بۆ دوکان لەگەڵ بنەماڵی خەزمانی خۆمانە بۆ دوکان دەستەکان کەڵێکی لێ بۆ کاتە بە کەڵی خەڵک سوارە بوو تۆ جێگایانش کەڵەکەکان مابوو ئەم ساڵانەیە ئەم بەرێتی ئیتر کابینەیەکی و دەستەکانی خۆش پیکارێکمان لەگەڵی بۆ ئەمەش وێنێکی سەرچنە وێنێکی سەرزانە بەڕەحمەیە بە کوڕێکی خاڵۆزای باوکمە شێخ کەریم بەرزنجی بەداخەوە لە دوای ڕاپەڕین کە ڕۆژ لە کەرگۆ گرتیان عیدامیان کرد بەداخەوە شاد بێ وێنێکی جوان سەرچنارە ئەم وێنێژی چێکە لە سێرانگەکان پێما بێ ئەحمەداوا بێ زاڵ ئەحمەداوایە ئەرەڵام ئەحمەداوایە ئەوانە شێن لەگەڵ من و مامەسا دڵسا ساحێب خڕان و مامەسا حەمە ڕەشی هەبوو ڕەشید ئەحمەد تۆفیق دەستەکانە خۆش بە وێنەیەکی جوانە ئەم وێنەیە کوێ ئەم بە دەرگای خۆمانە ئەم کۆڵانێ ئەمە چوارباخە ئەمە چوارباخە بڵێ ئەو کاتە کۆن بۆ خانوانە کۆن بۆ مە دوکانێکی لە بەرمان بوو زۆر چۆڵەوانی بەڵێ ناوشارۆچن نەبوو هیچ نەبوو مامۆستا دیارە تۆ جگەلەوەی ساڵانێک وەکو مامۆستاکە دامەزراوی کایتەوە ناوشار ساڵانێک چیتە مەڵەکانی فێرکردن مەڵبەندی وەسایلی تعلیم چۆن چیتە ینی بۆچی چیتە وڵات دەزڕانین و دەورێکیان کردەوە من دووهەم بووم لە دەورەکەیە لێتر تەبی کادریان نەویزەوانیش تەنچیمیان کردن بۆ سلێمانی زۆر ڕاست دیارە کۆمەڵێک بێنم لای ئەو ساڵانەی کە تۆ لە مەڵبەندی هۆیەکانی فێرکردن بووی بۆ ئەمە ئەو ساڵانە خول ئەکرایە ئەمە ساڵی 75 خولمان کردەوە بۆ مامۆسانی ناوشار فێری هۆی فێرکردنمانەکردن ئەوەی ناوەڕاست من و مامۆسا حەمەڕەشی بەڕەحمەی مامۆسا ئازا شەوقی مامۆسا دڵسا چاوەگرانی بەڕەحمە چوو اینکە وەش مامۆسایانی ناوشارن هی مەکتەبەکان هاتون بۆ خولەکان یارە ئەو بینایە ئێستاش ماوە پێی ماوە بەڵێ لە شوێنە گەرەکی مامۆسایانە مەکتەبی شیرین بوو بەڵێ لای مەکتەبی شیرین مەڵبەندی هۆی فێرکردن دەستەکان خۆش بێمە شەروێنێکی تری ئەو کاتانەیە بڵێ ئەمە کۆمەڵی مامۆساین هینمانە کردەوە معرەزمان ئاماداکردی وەسایی تعلیمی هەر مەکتەبەی وەسیلەیەکی یانی ساڵانە ئەما کردەوە ئێمەش سەفەرشی هینمانە کرد و تەنزیمانە کرد معرەزەکان دەستەکان خۆش بێ ئەمە ژوێنەی کۆمەڵێک مامۆستای ئەو قوتابخانەیەک ئەمە مەکتەبی کانێسکان ئەلای کورکی تۆپەکە سەر و حەدیقەکەەوە اینجا لەوێ بەژامان کرد و لە خولی هۆی فێرکردنە لێوێ بووین ئیتر مامۆستا ساڵەژار ڕێ و مامۆستا نۆزا بەڕەحمە بێ عەبدوڵڵا موختار و ئیتر حەمەڕەشی و ئەوانی تایە دەستەکانی خۆشبەمە ژوێنی کۆمەڵێک مامۆستایە لە بەردەم دیارە بەڕێوەبەرایەتی نێشتنی خوێندەواریە لەکوێ بوو ئەو ساڵانە ئەوە وەڵی ئەو منم ئیتر لێوێ گرتومان نازانە بیناکە لەکوێیە بەڵام کۆمەڵی مامۆستا مووک و بەشداریمان کرد لە خولا لە شتیا گرتومانە زۆر ڕاست ئەمەش وێنەیەکی توێە لێشێک لە کۆبنەوەکان مناسەبەکە چییە؟ ئەمە مناسەبەتی هینمانە کرد کە دەورەمانە کردەوە تەبی فیلمی مانپشانیان فیلمی تعلیمی بۆ مامۆستاکان و ئەوانە کۆبوونەوەکان ئەمە قاعی وازان مەکتەبی کەیسا بۆ پارتی ئازادی مەکتەبی پێشکەوتن لەوێ بوو ئەوێ دەستەکانە خۆش بێ مامۆستا باشێت و ناڵە مامۆستا کۆمەڵە مامۆستای تریتیایە ئەمەش هەروێنێکی توێ پێما بێرە و ساڵانەی وەسایلی تعلیمی ئەوە جەماعەتی وەسایلی تعلیمین
کارمەندەکان و لەگەڵ کارگوزارەکان. زۆر ڕاست ئەمە ژەروێنێکی و ساڵانێ دیارە ئامێر و بڵێ هۆیەکانی فێرکردنتان زۆر بوو لەو ئەمریکانی ساڵانە. فێرکردن کە مەڕەجان نەکردەوە هەر مەکتەبە بە ئیترشتی بیرکاری وشتی ئینگلیزی وەسیلی عەرەبی ئەوانە ئەوەیە تەنزیمانەکەن هینەکە دەوڵەمەند بوو ینی شوێنەکە بڵێ سوودی زۆری بۆ مامۆستایان هەبوو. ئەی تەبی هاتن هەر یەکەم مەکتەبێک چەند ساڵ لەوێ مایتەوە لەو شوێنە؟ تقریبا 7 ساڵ مامەوە. 7 ساڵ لەو شوێنە. دواتر نقلی کوێ کراوی؟ دوایی تەنسیم ساڵە چوون بۆ کەنەکەوە نزیکی لە دەواژینەکە تا 82 لە 82 هایتە مەکتەبی کوردی. 82 هاتە مەکتەبی کوردی لە مەکتەبی کوردیش مامەوە مایتەوە هەتا تەقاوت بوو تەقاوت بوو. دەستەکانە خۆش بێ ئەمە وێنەیەکی تو هونەرمەند عەلی لەتیفە بڵێ بەیەکە گرتمانەوە لە ماڕەجەکەمیش بەڵێ ئەو ماڕەجی بەسای هۆی فێرکردنەکەیە زۆر ڕاست بەڕەحمە مەسا عەلی لەتیف دەستەکانە خۆش ساڵی 74 بەڵێ دەستەکانە خۆش بێ مامۆستا پێم خۆشە دیارە کۆمەڵێک وێنەی دۆکومنتی تر هەیە لەوێ پێم خۆشە بەیەکۆ بچین سێری کێوانش بکەین و هەندێک یادەوەری تر بژێڕین. فەرموو. مامۆستا دیارە ئەم ئەوەی لەسەر ئەم مێزەیە هەمووی بەشێکی بچووکە لەو ئەرشیف و دۆکۆمنت و وێنانی کە جەناب ساڵێکی زۆرە پاراستون ینی بە سەدان وێنە بە ئەم هەموو دۆکۆمنتە ینی هەمووی کۆکردوی بنەماڵی خۆتانی زۆر کەسی شاری سلێمانی یانیەوەی کە بنەی بینم هەمووکو دۆکۆمنتی کۆن هەمووکو وێنە هەم ینی پارەی کۆن و پاری سەردەمی کۆن لە زۆر شتی وایەتت هەبووە ئەم شتانت کۆکردێتەوە. بەڵام دیارە ئەو وێنانی کە کۆن گرتوتن باسی وەشمان کردوێنەکان زۆر جوانن ینی لەو سەردەما وەتە زۆربەی ئەم وێنانە بە کامەری خۆم گرتووە دیارە ئەو کامێرەیە کە زۆربەی وێنەکانی پێگیراوە مێژوی ئەو کامێرەیە لە ژیانی تۆ ئەمە کەی کڕیوتە کاک؟ ئەمە لە ساڵی 1970 کردوتە ینی زۆربەی ئەم وێنانە بەم کامێرەی گرتووە کامێرێکی ڕووسی بوو زۆرکی مارکەی زۆرکی لەکوێتان شتەوە مامۆستا ڕستمەکان کاتە مختبەر کوێ یادگار هەبوو یادگارە ئەنۆردەوێش هەبوو لە جادەی کاوە بوو سەر سوچی مەزاخانەکە بوو ئەمشەوە ڕسمی بە 20 فلس بۆشتەوە پۆستکارت 20 فلس ڕاستەکەمەکە دوادان بە 8 پەنجای بوو شتێکی وا بوو ئەماشتەوە اینجا فلیمی سلایی دیشم هەیە سلایی لە بەڵام سلای دەکەم ڕەجا بوو واتانم بە نیودی نانەماکرێ 50 بشتێکیوا بوو ئەمانە بۆ شاریکەکە عنوانی شەریکەی لەسەر بوو بۆ ئەوروپا لێبوانەکردن بە سلای دووان کردە چوارچێەوە بوانە نادیەوە بەریدە. مامۆستا تۆ جگە لە کاری مامۆستایەتی دەستڕەنگین بووی زۆر لە سەردەمی گەنجیت بە تایبەتی زۆر شت دروست کردووە لە زۆر پێشانگە بەشداریت کردووە ینی دەستڕەنگین بی ئەمە یەکێکە لەو کارانی کە خۆت ساڵی 71 ئەوە لە تو کردووە لە دارتوو لەو کاتۆ پاراستوتە بەڕاستیشێکی جوانە ینی دەستڕەنگی میلۆ کاتە ئەو کارانت کردو لە زۆر پێشانگە بەشدار بی هەنێک لەم شتانە کە لێرەیە ئەمە ئەوە کاتی سەرنجڕاکێشامە کارتێکی کۆنەی ساڵی شەستەکانە خرجم کردو لە مەحات ئەوە شاهد کارتەکەمانە کاتی دەرەجات هەمووانێتان هەموو مامۆستا بەڵێ وانامانە هەبوو ئوسوڵەکان بوو تەدریسی علوم و زۆر ڕاستە دیارە کارتی ئەوە ڕسمی تایە هەموو دەرەجەکان سایە پەروەردەی هین ڕسم و تربیە فەنیەوە لە دەستڕەنگینەکانە دەرەجەی چاکە دێنە دەستەکان خۆش بە دیارە کارتی پێشتریشی تیاهی کۆنتری مەرحەلەکانی پێشتر خۆی پاراستۆ بتاقی هین بەژاری امتحانی بەکەدۆری 6 و 3 سانەوی ئەو کاتە تا 5 بوو 5 ئەعدادی بەتەشید دەستەکان خۆش بێ کاکێ قارتۆ ساڵی چەند ژیانی هاوسەریت پێکێنە؟ 71 ئەو کاتێک کە مامۆستابی لە سۆڵە بوو چێت هێناوە دەگە چێ ژیانی ڕووناک ڕەشید ڕەزا ڕووناکی ڕەشید شێخ ڕەزا کە خەڵکی سۆڵەیە ینی هەر لە سۆڵەیەکتان بینی ئەو ساڵەکی بۆ پێشچوم بۆ سۆڵچونکە ماڵی پولم لێ بوو کوڕەکانی پولم شێخسیێق و ڕووناکخان چۆن ناسی وڵایەتت لێ بوو بەدڵم بوو هەڵم جارد و بافتەتێکی ڕێک و هیچ ئەم لەولایەکتان نەبوو بێکەوە تۆ مامۆستای لێ من مامۆستا بووم و مناڵێ کچێکی بە ئادەب و ڕێک و پێک و بەدڵم بوو تر هاوسەریمان کرد هیچ خۆین بوو
بەڵێ مامۆستا دیارە ئەمە وێنەیەکی ڕووناخانە ئەمە ئێوە ڕۆژێک هاوسەرگیریتان کرد پێمان بڵێ. بەس بەیەکەوە نین تۆ لەکوێ بووی؟ وەڵی تر بدان لە ماڵ نەبووم حەزمان نەکردێراوە ڕۆژە چۆن لە ماڵ نەبی پێم وابێ ڕووناخان شەر تاقانە بووە؟ بەڵێ وش تاقانە بووە تاقانەی هەر هین بووە ئەو بنەماڵی یەک دوو خوشکیان بوو. چەند مناڵتان هەبوو مامۆستا لەم هاوسەرگیریە؟ وەڵا 2 کوڕ و 4 کەس 2 کوڕ و 4 خوانیان بڕێ لەگەڵ ئێوە تەبەندرێژ ماشەڵڵا هەمویان لە کوردستانە ژین؟ بەڵێ هەموو دیاراجێنەرەوەڵا هیچیان لە دەرەوەنی. ئەمەش تۆ سیان لە مناڵەکانە؟ ئەمە سیان لە مناڵەکانمان محەممە و تارایە و لەگەڵ سارە. لەگەڵ سارە بەڵێ ئەمەش پێم وابێ دوایتر لە مناڵەکان. بەڵێ ئەمە محەممە و تارایە لە ناو بێشکیان بێشکەکە خۆڵ پاساردۆ تەمەنی 6 مانگە. مامۆستا مناڵەکان کەسیان دەستی هونەریان هەیە و گوجەناوە هەموو دەزڕێنین ناڵێم سیانێ هینیان تەواکرە پەیمانگای مامۆسایان شێوەکاری اینجا دوانیشیان کولەی هونەریان تەوا کردو هیچ جامیعەی سلێمانی. دیارە کاتم بۆرە کۆمەڵێک لەوحات یا تابلۆی هونەریمان بینی کە ئەوان دروستیان هەموو هونەرمەندن دەستەکانە خۆش تەمەنی ئەوانیش درێژ بێ خوای گەورە ئێوەیان بۆ بێڵێ. ئەمەش وێنەیەکی کۆنی ساڵانە ئەوانە خزمانی خۆمانن شاییەکە ئەمە بڵێن نەعیمی شەغڕۆف و کچەکەیەتی و فاتمەی خوشکمە و ئەو خوشکەم هەیە لەگەڵ کۆمەڵی خزم و کەسوکاری ترە. دیارە تۆ تاقانە بێ ئەمەش ڕووناخانە ئەمی شەر تاقانە ئەمی شەر تاقانە لەگەڵ تاقانە بۆ خۆن پیرۆخەڕۆ بنیشەڵا بێکۆ ئەمەش وێنەیەکی ئەم ساڵانەی ئەخیرە لەگەڵ ڕووناخانە بێکەوە قەرەداخە ئەمە گوندی تیمارە. بەڵێ کاکێ قار ئەمەش وێنەی تری خێزانیە مناڵەکان بە گەورەی هەمووتان بێکەوە دانیشتون لە دەرەوەی شارین زۆر ڕاست. ئەمەش وێنەیەکی خێزانی کۆنە هی ساڵانی پێشتر. بڵێ ئەمە کەساتیانەکەن ئەمە دایکمە بەڕەحمە بێ پورمە ئەوە جاپرەتێکی ئامۆژایانە ئەمەش خزمانی هەولێرن هاتوون بۆ ئێرە بۆ سلێمانی ساڵی حەفتاکان حەفتاوی ماشەڵڵا بە وێنەکانە دیارە ماڵێکی میواندار و ینی زۆربەی کار ینی ئەو ڕسمانە هەموو میوان لێرە بوون. ئەمە وێنەیەکی زۆر جوانەیەکێکە لە شایی کۆنەکانی سلێمانی ساڵانەناو ماڵانێکی ئامۆزان بوو و کاکشیعری خاڕزای باوکمە لە داخواتی نیشانەکردنی ئەوە بوون ماڵێن لەسەر مزگەوتی گەورەوە بوو. زۆر ڕاست. ئەو خانمانە چێن؟ ئەو خانمانە وەڵی ئەمە خێڵی جەزای وە ساپەرجی ناڵبەنەوە مە خێزانێتی ئەمە کچی نەزیرەخانە خوشکی کاک عەزیز و مامۆستا غەفوورە حاجی عومەر. دەستەکان خۆشەمە شەروێنێکی تری ئەو پێمابێ ئەو شاییە جەنابیشتی کاکشی عەلی و خێزانەکەی و کوڕێکی ڕەفیقی کاک عەلی کە ناوی کاک ئەسکەندەرەوەی خێزانێتی. زۆر ڕاستە دەستەکان خۆش وێنەیەکی یادەوەری جوانی سلێمانیە ئەوە مەژێنێکی تۆ ڕووناخان و هەنێک لە مناڵەکانیشتان لەگەڵەکان ئەمە لە قەراخین گرتومانە لەگەڵ ئامۆزاکانمانە مناڵیان ئەمە وێنێ ئەم ساڵانەیە خیرە دیارە ساڵانەیە خێرە بەڵێ ساڵی 2004 بەڵێ بەڵێ ڕاست. ئەمە ژوێنێکی تو یەکێک لە کچەکانە ساراخانە بڵێ تەبەندرێژ منیشەڵا خوای گەورە تۆیان بۆ بێڵێ چەند نەوەت هەیە مامۆستا؟ 6 خوانیان تەمەندرێژ منیشەڵا ئەمە من و مامۆستا کەمالین مارەزی کردبووە ساراخان لە جامیعە چون بۆ هینی ئەو ساڵی 2000کان بووە. بەڵێ ڕاستە. دەستەکان خۆش تەمەندرێژ منیشەڵا دیارە وێنەکان زۆرە فرێ هەمویان ناکەوین تەمەندرێژ منیشەڵا خوای گەورە تۆم بۆ بێڵێ خێزانێکی بەختەوەر یەکەوە پێم خۆشە بچین سەرێک لە قوتابخانەی کوردی باسی یادوەرەکانی ئەو ساڵانە بچینە مەکتەبی کوردی و لەوەی 27 ساڵەیە بوو لە مامۆستای معاونی و تا مدیری و تاقانێکی بوو. دەستەکانە خۆش بێ خۆشەویستان لە دوای وچانێکی کورد لەگەڵ مامۆستا شێقار بەردەوام بین. خۆشەویستان دووبارە ڕستاڵتان لێبێ و لە بەرنامەی وێنەگرافی و لەگەڵ مامۆستا شێقار بەردەوامی. مامۆستا دیارە ئێستا هاتوویتە قوتابخانەی کوردی لە گەڕێکی ستەشەقام کێشێک لە قوتابخانە کۆنەکانی شاری سلێمانی جەناب ساڵانێکی زۆر میانی لێرە مامۆستابی و دواتریش لێرە ساڵانێکی زۆر بەڕێوەبەر بوویت. هەستە چۆن جارێکتر هاتیتەوە بۆ ئەم قوتابخانەیە؟ خۆشحاڵم کە بیشێنی خۆتانە ئێوەش گەورەتان کردین
حەزتان کێشا بۆ ئەم سەردانە بۆ هاتنتان بۆ یادە کۆنەکان تازەکەینەوە لە بیرمان نەچێتەوە پیشانی جیدە تازەکانی بین دەستان خۆش بێ وماندوو نەبن هیوادانی هەر بەردەوام بن بۆ تازەکردنەوەی ئەو کارە کۆنانە ئەو ڕۆژە کۆنانی کە بەسەر چوون بتوانانی پیشانی جیدە تازەکانی بین دەستەکان دیارە تو یادەوەریت زۆر زۆرە لێرە ساڵانێکی زۆر لێرە مامۆستا بووی و دواتریش لێرە بەڕێوەبەر بێمە ژوورەکەی جەنابتە کە ساڵانێکی زۆر لەم ژوورە وەکو بەڕێوەبەر کارت کردەوە من پێم خۆشە کۆمەڵێک وێنەم لەلایە هی ئەو ساڵانەیە کە تۆ لێرە مامۆستا بوویت و لەگەڵ مامۆستاکان و لەگەڵ قوتابیەکانت بێکەوە سێریشا بکەین باشنیشێک لە پۆلەکان فەرمووی مامۆستا پێم خۆش بوو هاتی نەیشێک لە پۆلەکانی قوتابخانەی کوردی کە جەناب ساڵانێکی زۆر لێرە بووی وەکو ئەمە یەکێک لەو وێنانەیە کە ستافی ئەم قوتابخانەی تایە کۆمەڵێن لە مامۆستای قوتابخانەی کوردیە بەڕەحمێ خواری خۆشی مامۆستا حەسەن برای ئیسماعیل خەیات بوو مامۆستا جەزا مامۆستا لەتی پۆلس مدیر بوو کاتە هی ساڵی هەشتاکان مامۆستا عەلی بەڕەحمێ بێ مامۆستا ئەحمەی کاکە حەما مامۆستا جەمال مامۆستا ئەحمە و تێ لە کاتی گەنجیانەوە ستافێکی کۆنی ئەو کاتی ئێرەیە ئەمە ژوێنەیەکی تری پێما بێ مامۆستان ئێرێ هەر مامۆستای قوتابخانەوە چوون بۆ سێران بۆ دوکان کابینەکانی دوکان ساڵی 82 1986 شتێکی وا بوو تۆ کاتە تازات بێت ئێرە تازات لە مامۆستا شیعەولی بەڕەحمەتی بەرخانەقا و مامۆستا جەزا و مامۆستا شەڕۆ و مامۆستا لەتی پۆلس و بەندە و نەجات و ئانە ئەمە ژەروێنەیەکی تری مامۆستایان ستافی مامۆستایان مامۆستایان بە دەرگای قوتابخانە گرتومانە کۆمەڵی مامۆستا و لەگەڵ کارگوباخەوانی قوتابخانەکە و بەندە و لەگەڵ کۆمەڵی متابق ڕاهێنێت وێنەیەکی مامۆستا کەریمزەندە و ئێوەش لەگەڵ یان مامۆستا کەریمزەند پێما بێ ساڵانێک لەم قوتابخانەی مدیر بووە دووە مدیری ئێرە دو حاجی شاڵی بەڕەحمەی مامۆستا کەریمزەند بوو بۆ هاتبوو بۆ سەردانمان بۆ ئێرە زۆر پێ گەورە بووین پێشاد بووین ئەم وێنێمان کرد لە ساڵی ئینەکانە بوو 2004 بوو بەڵێ دەستەکانە خۆش بە وێنەیەکی هونەرمەندی گەورە کاک عەدنان کەریمە لەم قوتابخانەی گرتێتی پێم خۆشە تۆ ئەوەش حەفڵەی نەورۆزمان کرد بەڕەحمەی مامۆستا عیزە شەید عیزەت کە سۆرەکی کۆمەڵی هونەر و وێژی کوردی بوو لە تۆبارانەکەی سلێمانە مەکتەبی فریشتە هین مەکتەبی ڕزگاری مەکتەبێکی لێ سۆلا لەگە خاتوزین کە خۆشی دکتۆر یادگار بوو ڕەسمەت بەرتۆ بکەوتن شەید و جامان میلاکی لەسەرێمە و لێ مەحازەرێ وتەوەی وارەچوو بۆێ دەرسی مامۆستا شەید عیزەت عیزەت ئەحمەد کەریم کاک عەدنان چۆن هاتبوو بۆ ئێرە ئەو بانگێشی کردبوو بۆ حەفتەی نەورۆز گۆرانیشتوانە دەستەکانە خۆش بێ ڕێز و سڵامان بۆ کاک عەدنانیشێ ئەمە شەروێنەیەکی بەردەم قوتابخانەی کوردیە یەکێکترە لە ستافەکان کۆمەڵی مامۆستای ڕاهێنەرەکانی قوتابخانەی کوردی و لەگەڵ مامۆستاکان یادگاری زۆر ڕاست ئەمە ژوێنێکی تۆ کۆمەڵێک لە مامۆستاکانە ئەوش کۆمەڵی مامۆستای خۆمانە بەندە و لەگەڵ چەند مامۆستای لە حەوشەی قوتابخانە گرتومانە هی ساڵی زۆر ڕاست ئەمە شەر وێنەیەکی دیارە پێما بێ من لەوە چێ ساڵی هەشتاکان بێ بە ستایل و شێوازی جلو بەرگۆوانە بەڵێ ئەمە هی ئێرە نییە ئەمە محەمەی کوڕمە کۆمەڵی مامۆستا من لە مەکتەبی کەنەکەوە گرتومە کەنەکەوە ساڵانە لە کەنەکەەوە بەڵێ کەنەکەەوە دەستەکان خۆش بێ ساڵی هەشتاوانێ دیارە وێنەی کاتی مامۆستایەتی زۆرە ببێنیت و کۆمەڵی لە قوتابیەکان چەند بەڵێ ئەمەش کۆمەڵێک لە حەفلەی نەورۆزە گرتومانە لێرە یادگارێکی زۆر جوانە لەگەڵ مامۆستاکان بەڵێ خزمەتێکی گەورەیە ئەمە شەر تۆ کۆمەڵێک لە مامۆستاکانمانن مامۆستاکانی قوتابخانەی کوردی بەڵێ مامۆستای قوتابخانەی کوردین لە بەدەرگای قوتابخانە بە موناسەبەتی نەورۆزەوە ڕاست ئەمە ژوێنێکی تری هەر کۆمەڵێک مامۆستایانی ئەو ساڵانەیە کە لێرە بوون هەمووتان بێکەوە ئەوە کاتی خۆی کاهینیا کردی من خانەشین کرام بۆ بوونەوە ئەو ڕسمما گەتۆ لە کۆڵی قوتابخانەکە بەڵێ بەڵێ دەستەکان خۆش 2009 بەڵێ ئەمە ژوێنێکی تۆیە لەسەر مێزی بەڕێوبەریەکەت ئەو ساڵانە مامۆستا تۆکەی بووی بەڕێوبەر لێرە دوای ڕاپەڕێ هەتا 2009 بەڕێوبەر 2009 بەڕێوبەرم تقریبا 20 ساڵ زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێت دوای هەموو ساڵە لە خزمەتکردن زیاتر لە 40 ساڵ 41 ساڵ لە 2009 تر کۆتایی بە ڕاژەکە تا خانە نشینێ خۆشە دوای وێنەکە لەم
بەشە پیشانی بەم ئەم وێنەیە کە لە ئاهەنگی خانە نشینەکەت ئەوەی کاتی خانشینەکە هەبلێکی باشیان بۆ کرێ ئێمەش کۆمەڵە مامەسای دەورەی یاوین 2009 بەڵێ ئەم وێنەیە گیراوە لەگەڵ مامەسا و قوتابیەکانە تەمەندرێش میشەڵە مامۆستاجان پێم خۆشە بێکەوە چینێشێک لە پارکەکان و کۆمەڵێک وێنەی زۆر کۆنم لەلایە بێکەوە سێریچانەکەی فەرموو مامۆستا ئێستا هاتوین تێکێک لە پارکە جوانەکانی سلێمانی پارکی مۆلانا بەڕاستی پارکێکی جوان هەوایەکی پاک ماشەڵڵا ئێوە لێرە نزیکن مامۆستا نایتان بەرێ بەخوا لە بەر جادەکەی هینە قەڵەباڵغا جادێ و بینە تۆ زێ قەرەباڵ ڕاستە ئەرەوڵا کەڵچینە نەبیانە نەیوارە بەتاشی مامۆستا لە وێنەکان بینیم زۆر سەفەری دەرەوەت کردەوە وڵاتان زۆر گەڕاوی سەفەری دەرەوەم کردە بۆ ئێران تۆم سێ چۆن بۆ تورکیا بۆ گەڕان و بۆ عەمەلیات بۆ چارەسەری نەخۆشی اینجا چون بۆ ئازەربایجان بۆ باکۆ هەفتەیەکی لێ ماینەوە گەرگەڕین اینجا بۆ ئیتالیا و ئەڵمانیاوانشتوم دوو لە ئیتالیا دەگە سێڕۆ لێوە بووم اینجا لێ چوین بۆ ئەڵمانیا هەفتەیە ڕۆژ لە ئەڵمانیا بووم و لێوە هاتینەوە ئێستا ویزەی تورکیا وەرگرتووە بەڵام بۆی نەخۆشیەوە ناتوانێت تەندروستی باش بێتوانی ئەو گەشتانەشت بکەیت ساڵانێک لە قسەشێکی لە ڕێکخراوی خێرخوازی کار ئەو ڕێکخراوە خێرخوازی چی بوو زیاتر کارتان چی بوو پیانە و یارمەتیانی قوتابیانی کورد لە بەریتانیا هەر مەکتەبێت 4 مامۆستای فەقیر دەنیشانیانکی 250 دامانیان لەو کاتێ بەشی تێکرد کاتە دیناری سویسری بوو ئەیتر داماوی خەڵک وا بوو تر خەڵکیش خواخوای بشتێکی بێتە دەستەکانی خۆش کاریشی گەورەتان کردو پێم خۆشە بێک لێرە دابنیشین هەندێک وێنەی کۆرم پێ بێک و سریاکەی فەرموو مامۆستا دیارە کۆمەڵک وێنم لەلایە پێم خۆشە بێکەوە سەری هەندێکیان بکەینەوە کە فریاب بکەوین ئەمە وێنەیەکی دیارە زۆر کۆنە ئەمەریکی کوردستان شێخ محمودی نەمر و ئەوانە چێنی هاتووە عەرەب نازانم ینی بەڵێ ڕاست کاتی خۆی لە دەهیداری کەلیە گیراوە وێنەیەکی جوانە بەڕاستی کۆنە ئەمە ژێکێکە لە وێنەکان ئەمە وێنەیەکە لە هەنجیرە گیراوە بەڕەحمە بێ شێڕۆپیان گیرەیە ئەوەی ناوڕا شێخلەتیفی ڕەحمەتی شێخ محموود ئەوەی تریشا مامۆستا شێخ مستەفای بەرزنجیە بەڵێ وێنەیەکی جوانە بەڕاستی یەکەم جارمە وێنەیە ببینیم دیارە لەو ساڵانە مامۆستا لە ساڵی 1970 لە بەیانی 11 ئازار لە سلێمانی بەهۆی ئەو مناسبەیەوە کۆمەڵێک حەفەلات و با بڵێن شت بەڕێوە چوو ئەمە وێنەی کۆمەڵێک وێنەی ئەو ڕۆژەیە کە بۆنەی جیاواز کە دەرچوو ئەمە نەورۆزەکەیەتی جشتەقامی مەولەویە خەڵکی تر سواری سیارە و لۆری شت ئەبوو بە ناو شارە ئەگەڕە ڕاست سەڵبەڵەیەکی خۆش بۆ خەڵکەکە ئەوە شار وێنێکی جەنابتە لە بەردەمێکێک لەو ئۆتۆمبیلانی کە خەڵکی ئەوەینە سەد جادەی مەولەویە خەڵک سواری لۆریشتا بۆی تر تاپیانەوە منم ئەوەی بەڕەحمەی مامۆستا جەمالی شێقاری هینە داری کەلیە ڕاستە ئەمە ژوێنێکی جەنابتە لە پێماوی لە یاریگای سلێمانی هەمان ڕۆژە مامۆستا هەمان ڕۆژارەوە بەڵێ بەیانی نەورۆزی ساڵی 1970 بەڵێ ئەمە شەروێنێکی دیارە خەڵکی سلێمانیە لەو ساڵانە عەبەکەیە هینە ئەو کاتێ دەستەکان خۆش بێ مامۆستا دیارە کۆمەڵێک وێنەی ترم لەلایە تۆ باسی ئەومان کرد هەر لە تەمەنی گەنجیشەوە زۆر هاتوچۆی گوندەکانی کوردستانی کرد بە تایبەتیم گوندانەی منتەقەی قەرەداغ و بەری قەراغ و ئەوانە ئەمە وێنەی جەنابتە ئەوە منم لە چەپەچنارەیە سەراوردی چەپەچنارە لە نزیکی دێلێژە ئەو بەردەگەوری لێ ئاو پێ وەساوە بەڕاهێنی ئەمە وێنەیەکی تری یەشێک لە ئەمە شاییەکە لە شوێنی فورکەی مامڕەسە ئیستا پێشەوە جادێ بکرێ شاییەکەی خزمێکی خۆمان بوو وێنەیەکی جوانەی کوڕانی و ساڵانی شار بێکەوە هەڵەپەڕن ئەو بە ڕەحمەی عومەری شانووریە و کابرە داریکەلی و خزمانی خۆمان یەکێک لە وێنەکان ساڵی 1964 لە قازاقای گوندی خانزاقایەوە منم قاری شێختەی بە بەڕەحمەی بەشە ئەمە سوورە لەگەڵ سمایلی هین شێم حەمە دیارە وێنەیەکی زۆر جوانی ئەو ساڵانی قازانقای لە شەستەکان ئەم وێنەی کۆمەڵە کەسایەتی جوانی تایە هی ئەو ساڵی لە گوندی چەپەچنارە چنارەیە نزیکی دێرێژە ئەوەی کە دەرکەوتووە کوڕێکی شیعحەسەنی قارکەرەمە ئەو بە ڕەحمەی شیعحەسەنی قارکەرم بە ڕەحمەت ئەوە شێخسیقا ئەوەی بە حاڵ سەری دیارە فەریدونی شێخ مارفە ئەوە منم
کامیلی شێخ ڕەحمانە وێنەیەکی شێخ زۆر مەسوورە جوانە بەڵێ ئەرشەدا لە بەدەمانەوەی تاپڕەکەی پێ ئەرس کوڕی شێخ حەسەنە بە ڕەحمەی بێویست زۆر جوانە مامۆستا ئەم وێنەیە دیارێکێکە لە شایەکانی ئەو ساڵانە دەهۆڵ و زۆرنایشە ئەمە بەردەم دێی وڵیاوایە وڵیاوە لە شارباژێر گیراوە لە چەمەکەیە یانە چەمی ئەو چەمی قەڵاتوالە لە بەشی سەرەوەی بەڵێ دەوڵ زۆرنا و شایان کە شای لادی جاران شارەی لادی جایان بە دەوڵ زۆرنا ئەو سەرینەکە لای دەوڵ زۆرناکە و منم دەستەکان ئەمە ژوێنێکی تری هەر ولیاوایە پێم وڵیاوە فەتاحەغای وڵیاوایە گوندی وڵیاوات یەکێ خزمانی خۆیان بان کردبوو فەتاحەغای حەمیناغای نۆڕێک زیێ حاکم کامیل بوو ئەوش برایەتی و ئەو دوانی تریش خەڵکی وڵیاوان دەستەکان خۆش ئەمە ژوێنێکی سۆڵێ دیارە زۆر چوی بۆ سۆڵە ئەوەی ماڵی خەزورانت خەڵکی ئەوێنیا چۆزەوەین بێ ساڵی شەستەکانە وێنەیەک ماگەر لە سۆڵەهی لە پشتەکەی تێهی ساڵی 65 گەنجانی سۆڵە منم قاری شێخ ڕەحمان بە ڕەحمەی تاهای شێخ حوسێینە و عوسمانە و شێخ حەمە و براکانێت و خزمانی ئەوێن زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ ئەمە ژوێنێکی کۆی کە هەر ساڵانەی کە سەرجادەکەی بەرامبەر کۆی جوتیاران و نیاتی هین ئەو جادی کە لایە بۆ لە ئەویا بوو دوو تراکتۆر سەر تراکتۆرەکە کوڕێکی پورزامەوە من دەبین ناو تراکتۆری لەو لاوە هات وەسا و ڕسمانگەر زۆر ڕاست وێنەیەکێک لە شایە کۆنەکانی یا سەیرانی جاران ئەمە سەیرانی جارانی هینە دوکانە بڵێ زۆر ڕاست ئەم وێنەیەکی کاک شێخ ئەوانە شێن لەگەڵڵا ئەمە دەیەکە پێڵێن گەڵۆزی نزیک پردێ هاتوونجامە جەماعەتی خزمانی ساڵین ماڵی خزمان لەوێ بوو دەستەکانی خۆشم مامۆستا ئەمە شەر وێنەیەکی تری ساڵی 65 لە ساڵی 65 ئەمە شێخ حەسەنی پورزامە حاجی عەبدوڵڵای هینە منم شێخ جەلالی پورزامە ئەوش ناسیحی کوڕێتی شەهید بوو لە کانی گۆمە بۆنەکە چێ مامۆستا هیچ بۆنەیەکەی هەر وەساین ئیتراشین لێ ڕسمانە کردوەوە ئاهاچین دەستەکانی خۆش بێ ئەمەش وێنەی جەنابتە لە یەکێک لە گوندەکانی کوردستان وێنەی سۆڵەیە بەردەم سۆڵەیە سۆڵە دێ سۆڵە ئاوا بوو ئیسا زۆر گۆڕاوە هەر خانووی لە شوێنەکوینێک ئەمە بەردەم سۆڵەیە ئیساڵی حەفتا کردومە بەڵێ وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی وێنەیە ئەمە شوێنەی کۆمەڵە کەسایەتی ترە ماشەڵڵا هەموو بەجلی کوردی ئەمە شایی عەبدوڵڕەزای پورزامەوە ماڵی کاکسیقی پورزامە سۆڵەیە خزمانی مەلا حوسێین و سۆڵە و ئەوانەوەی کێرەوانش بە زەمانەکەەوە منم ناوەکان پێدەستەکانی خۆش ئەمانە کێن مامۆستا پێما بێ هەمان کاتەوە هەمان شوێن و هەمان کاتە پورزاکان من زۆر ڕاست ئەمەش تۆی بەجلی کوردی و بە چەک و خۆتان بەستووە سۆڵەیە شێخزیقی سۆڵە کە پورزام و بەڕەحمەوە بێ خەڵکی سۆڵە بوو ئەوەش بنم دەستەکان خۆش وێنەیەکی جوانە وێنەی ئەم دوو دەروێشە ئەمە کێن و ئەم شوێنە کوێ ئەمە سۆڵەیە سەر مزگەوتەکەیە ئەوەی ناودی سۆڵەیە ئەوە لە دواشەوە دیارە شاقی دەربەنە تر دەروێژ بۆ هاتەوە کەرە کۆکردنەوەشت و دەفیان دەیە بۆی خەڵک کەران بۆ بەرێ ساڵانە ئاوانی بە فرسەتمە لەوێ بووم تماچم ڕسمێکی گرت و یادگارێکی زۆر جوانە بەڕاستی وێنەیەکێک لە شایەکانە بڵێ ئەمە شایی ڕۆپی شعیشایە شوێنی فورکی مامڕەچە ئیستایە ئەو جادێ نەکراوی تو جادێکە و مۆڵانەی کۆتە بن ئەوانشێت کە مۆسیقاکە لێن شار و شت بوون دەرکەوتوی عومەری شێخ نووری بە ڕەحمە شووە و بۆمەڵی خزمانی تر ئەمە ژوێنەیەکی تری پێما بێرە و شایە گەنجان و مناڵان وانە شوێنە دەستەکان مناڵەکان خۆیان ناسنەوە ئەمەش وێنەیەکی تۆیە لەسەر کانیە پێما بێ کارێزی وەساشەریف کارێزی وەساشەریفە لە گردی مامەیارەکەڵێن ئەو کاتە ئاوا چۆڵ بوو ئەو کاتە ئاوا چۆڵ بوو یەخانی لێ نەبوو ئاخر ماڵی سلێمانی گەڕێکی گاوران بوو یەک ماڵ نەبوو ئەوە منم کارێزەکەیە ئەوە سەر کارێزەکەی ئێتر ئاوە خۆینەوە دەسوانە شوێن و ئاە ڕاستە یادگاریکی زۆر جوانەی ئەو ساڵانە ڕسمەکان زۆرن فرێ زۆریان ناکەوین دەستەکانی خۆش بێ مامۆستا دیارە ئەمڕۆ زۆرمانومان کردنەکەی بۆ توانیوێتمان کەمێک لە یادەوریەکانی تۆ لە چیرۆکی و وێنانە بێک و باس بکەین بەردەوام بن بۆ ئەرشیپی خەڵکە ئەو ڕسوانەی هەیەی خەڵک بتوانێت سوادی لێ بکە و یادەوەرێکی چاکە بۆ هەموو لایەکمان دەستەکان ڕحمە شووە ئەوەشی ماوە
بە خەڵک بیبینێ و ئاگای لێبێ و زۆر ڕاستە یادگارێکی زۆر خۆشە بە ڕاستە هەموو لایەکیان. دەستەکانم دەستان خۆشە خۆش بێ. مامۆستاجان سەر و خۆش سپاس بێ. بۆ جەنابەت سەلامەت بی. مانومان ئێوەش کردی خۆش هەمیشە بن، تەندروست سەلامەت باش بی. بیشەڵڵا هەربێم زەڕەت بن. زۆر زۆر سپاس ئێوەش دەکەم ئازیێتان قوربان کەسا سپاس هیلاک دەکەم بن. مامۆستاجان هەر بەردەوامن لە لە خزمەتی خزمەتتان خەڵکە. زۆر زۆر سپاس دەست خۆش بێ. خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان